پرۆژێکی زۆر جوان کە بۆ دووەم جار پرۆژەی بەکەلتورکردنی سەوزکردنی ژینگەی زانکۆی سلێمانی بۆ جاری دووەم بەڕێوە دەچێت بێگومان ئەم پرۆژەیە لە ساڵی 2009ەوە خراوتە بواری جێبەجێکردنەوە و چەندی نەمام با بڵێن ڕوێنراوە لێرە و ئێستاش بۆ جاری دووەم بۆ نزیکەی 5,000 نەمام کە با بڵێن بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوامیە بێت هەر جاری با بڵێن کۆلێژێک کە خوێنکارانی قۆناغیەکی هەر یەک لە کۆلێژەکانی زانکۆی سلێمانی لەم پرۆژەیە بەشداریە بن جا بۆ ئەوی من وردەکاری زانیاریەکان بۆ ئێوە بۆ بینەران بگوازمەوە ئێستا چمە لای میوانەکەم دکتۆرە نەوبەهار دکتۆری گیانسڵاو لەبێت ئەم کاتت باش وێت با سەرەتا لەوە دەست پێ بکەم بۆ دووەم جارە ئەم پرۆژەیە بەڕێوە دەچێت ئامانجی ئێوە چی بوو بۆ دووەم پرۆژەی بەکەلتورکردنی سەوزکردنی ژینگەی زانکۆی سلێمانی بەڵێ بەخێربێن سەرچاو سڵاو لە بینەرانیشتان ئێمە لیژنەیەکین لە ئەندامانمان لە کۆلێژی ئەندازیاری کە خۆم لە کۆلێژی ئەندازیاریم وە کۆلێژی زانستە کشتتوکاڵی ئەندازیاریەکان و ئەندازیار و حاسیبیشمان لەگەڵا ئەم لیژنەیەمان ئێمە لە ساڵی 2019 بۆ 2020 یەکەم وەجبەی ناشتنی نەماممان دەست پێ بکرد لە ژێر سەرپەرشتی لێپرسراوانی پیاوەژۆی بۆڵۆنیایە خۆشبەختانە ئەو ساڵە هەستاین بە ناشتنی نزیکەی 5,000 نەمام کە ئێستا سەوز بوون وشک نەبوون و ئەم ساڵیش هەم دیسان ئەم پرۆژەیەمان ڕاگەیان پرۆژەکەمان بۆ خوێندکارانی قۆناغی یەکە یعنی ئەو خوێندکارانی کە سەرەتا دێنە زانکۆ هەم بۆ وابەستەکردنیان بە زانکۆ هەم بۆ ئەوەی کە کارێکی خۆبەخشی بکەن چونکە یەکێک لەوانەکانیان باسی ژینگە و خۆبەخشیە بۆ پەیڕەوکردنی ئەم کارە ئێمە ئەوەمان بۆ داناوە کە ئەم لیژنەیەمان سەرپەرشتی ئامادەکردنی پرۆژەکەیەکە پرۆژەکە سەرەتا ئێمە نەخشە سازی بۆ ئۆکەین شوێنەکە هەڵ ئەبژێرین چاڵەکان شوێنی چاڵەکان دیاریەکەین قسەکردنی شۆ بابێن بە کردداری بۆم باس بکەی کە ئەمە چۆن چۆنی کاریتیاکەن بیتە لای من دکتۆرە گیان باوێنەکان بگوازێتەوە ئەوەی کە اختصاسی کشتتوکاڵەکە دۆرسمان وردی زانیاری ئەمە خوێندکاران ئێمە چاڵەکەیان بۆ ئامادە ئەەکەین نزیکەی تاوەکو ئێستا نزیکەی 3,000 چاڵمان ئامادە کردووە لەناو ئەم کەمپەیە و بەشێکی کەمان لە کۆلێژی کشتتوکاڵە لە بەکرەجۆ چاڵەکە ئامادە ئەەکەین بۆ خوێندکاران و ڕێنمایان ئەینێ لە ڕێی مامۆساکانیانەوە کە چۆن هەستن بە ئەنجامدانی ناشتنی نەمامەکانیان بۆ ئامادەکەین ئیتر هەر خوێندکارە و نەمامێکی خۆی هەیە لە ناو زانکۆ بەم هۆیەوە خوێندکارەکە پەیوەست ئەبێ زانکۆ خۆشەویستێکی زیاتری بۆ زانکۆ بۆ دروستە بێ هەر لە پۆلیەکیشەوە بڵێن زیکرایەتێکی بۆ دروستە بێ کە ئەیبەسێتەوە بە زانکۆ بە خوێندکارەکانی هەواڵێەوە دەستخۆش دکتۆرەگیان من زانیارەکان بۆ کۆمەڵێک میوانی ترم بەجێ ئەڵم ئەچمە لای دکتۆر ئەسمان بیتە لای من جە دوای ئەچمە لای ئەم خوێنکارە خۆشەویستانش بە دەستخۆشیەوە کۆمەڵی خوێنکاری زۆر لە کۆلێژە جیاوازەکانی زانکۆی سلێمانی ئەمڕۆ لەم پرۆژەیە کە بۆ یەکەم ڕۆژ ئەمە یەکەم ڕۆژی پرۆژەکەی بەشدارن و لە ڕۆژانی داهاتووژە پرۆژەکە بەردەوامێ بێت دکتۆرەگیان تۆ بە کردداری بۆم باسکە ئێوە چۆن با بڵێن ئەم چاڵانەتان ئامادە کردووە خوێنکارەکان چۆن ئاگادارتان کردوونەتەوە کە لەم پرۆژەیە بەشار من بیتە لای منیش بۆی ڕوونکردنەوەی زیاترم بیت ڕاستیە ئەمە ئەو چاڵانەوان بە شێوەیەکی هەندەسی مەسافەی نێوان دارێک و دارێ یەکسانە بۆی بە شێوەیەکی ڕێکوپێک و هەندەسی ببێ چاڵەکان چاڵەکانمان ئامادە کردووە بۆ هەموو خوێندکارەکان پاشان نەمامەکانیشمان بۆ حاضر کردووە تەنها شێوازی ڕواندنی نەمامەکە لەسەر قوتابی خوێندکارەکەیە با پرسیاری ئەوە بکەین تا چەندە گرنگە بەدەست و پەنجەکانی خوێنکاران بەشدار بن لە پرۆژەی بەکەلتورکردنی سەوزکردنی ژینگەی ئەو جێگەی کە با بڵێن پەروەردەیان ئەکادوان لێکە لە داهاتوانەوەیکی بەرهەمدار بەرهەم بهێنرێت لە ڕاستیە هەموو خوێندکارێ لە قۆناغەکانی سەرەتاییەوە فێر کراوە کە چۆن پارێزگاری لە ژینگە بکە و حەزی لە سەوزایی بێوانە بەڵام ئێمە بە شێوەیەکی پراکتیکی لە یەکەم یا دووەم هەفتەی ئامادەبوونیان لە خوێندکارە تازەکان ئەم پرۆژەیەمان جێبەجێکەین بۆ ئەوی ینی ئینتیمایەکی هەبێ بۆ زانکۆکەی خۆشەویستێکی لا دروست بێ یادگاریەک بێ ئێستامانە هەمویان ئەبێ بە یادگاری لەلایەن و کە تەخەڕوجەکەن ئەڵێن ئێمە لە فلانە ڕۆژ لە فلانە شوێن نەمامێکمان ناشتۆ لەوانەیە
کە گەورەش بوون بێنەوە سەردانی ئەو شوێنانە بکەنەوە. ئەمڕۆ چەند خوێنکار بەشداریان کردووە و ڕۆژانی داهاتوو ڕوونکردنەوەمان بێتێ بۆ خوێنکارانی با بڵێن هەم کەمپی کۆنیش بەشداریان کردو ئەگەر هەڵە نەبم کەمپی زانکۆی هەموو قۆناغەکانی پۆلی یەک سەرجەم بەشەکان ئامادە بن ئەو لە خشتەی وانەکانیانە چ ڕۆژێک ئەو وانەیان هەیە کە وانەی یونیڤرسیتی وەرک ئینڤایرۆمنتە لەو کاتا ئامادە بن لەمڕۆ ئامادەکارەکانمان تەواو کردووە لەمڕۆ ئەتوان هەموو گروپێک لە کاتی خۆیان بێن ئامادە بن لە کاتی دەرسەکانیان. دەست خۆش بێت زۆر سپاس. ئەچمە لای ئەم خوێنکارە خۆشەویستانش بە پەیامی ئەوانی ژوەر بگرین بزانین چۆن بەشداریان کردووە لەم پرۆژەیە. سڵاو لێ بێت با لۆ دەست پێ بکەم وەکو خوێنکارێک تا چەندە بە گڕوتینێکی باشەوە حەزت کردووە لەم پرۆژەیە بەشداربی. بەڵێ پێشەکی بەخێر هاتنی کەناڵی کورساتەکەم بۆ ئامادەبوونتان لێرە ئێمە وەکو قۆناغی یەک تەرەبەی جامعەی سلێمانی کە چەند ساڵێک ئەم پرۆژەیە ئەکرێت لێرە کە زیاتر هانمانایەت کە وا بکەین ژینگە زیاتر پارێزین جامعەکەمان زیاتر خۆش بوێ لەگەڵ هاوڕێکانمان لە هەمان کلاسە هاتوون گروپی خۆمان زیاتر تێکەڵە بین هاوڕێتیمان نزیکتر ئەبێتەوە. ئێستا ئەم نەمامی کە تۆ لێرە بۆ نمونە ڕواندوتە ئەمە ناوی خۆتی لەسەر ئەنووسی دوای کە بۆ نمونە ڕەنگەها چەند مانگێکی تر یان یاگە و بەرە و گەشە بوون و گەورە بوون ئەڕوات ئەمای لێ ئەڵێ من نەمامی فلانە خوێنکارە بە تەمای ئەوە بکەین ئەگەر ناوەکەش نەنووسم بە تەمام نیشانەیەک دانم کە بیناسمەوە هەریەکەی و شتێکی تایبەت بە خۆی هەیە ینی لامو شوێنە توانین بیناسیتەوە نانە شتێکی وە لێ دەست خۆش بێت بەردەوام بە لە کارەکەت باچمە لای خوێنکارێکی تر سڵاو لێ بێت تۆ نەمامەکە و ئامادە کردووە؟ نەمامەکەم لەولایە سەرتا بەخێراتنی کاناڵەکەتانەکەم زۆر خۆشحاڵی من پرۆژەیە ئێمە زۆر سپاسی مامۆستاکانمانەکەین وەکو قۆناغی بەشێکی فەلسەفا و پێویستە هەموو قوتابیان لەمە بەشدار بن ئەوە خۆشەویستی ئێمە بۆ زانکۆکەمانی بۆ شاری سلێمانی دەرەبڕێ پێویستە هەمومان لە هەڵمەتی سەوزکردنی شاری سلێمانیە بەشدار بین و ئەوەستێکی زۆر خۆشە کە ئەتوانین دوای ماوەیەکی زۆر بگەڕینەوە نەمامەکانمان گەورە بووە و ئەوەستێکی زۆر تایبەتە بۆ ئێمە بەڕاستی. کاری خۆبەخشی چۆن ئەبینی کە ئەما چێتە چوارچێوەی پرۆژەی کاری خۆبەخشیەوە؟ ئێمە هەمیشە پێویستەکاری خۆبەخشی بکەین ئێمە خوێندکارین و ئەوەمان فێرەکرێکە ئێمە پێویستەکاری خۆبەخشی بکەین ئەم کارە کارێکی خۆبەخشی بۆ شارەکەمان یا خودە دەتوانین بڵێن بۆ زانکۆکەمان و زۆر کارێکی گرنگە و هیوادارم هەموو خوێندکاران هەمیشە بەشداری ئەم کارە بن. زۆر بەردەوام بە لە کارەکەت ئەم هاوڕێیش سەرقاڵە بە لێدوانی لێوەرگرین سڵاو لێ بێت تۆ ئەم پرۆژەی چۆن ئەبینی تا چەند داهانی خوێنکاران ئەی پەیامت چێ بۆ خوێنکاران؟ تا بە ناوی خۆمانەوە بەخێراتنی کەناڵە جوانەکەتانەکەین ئێمە وەکو خوێنکارانی بەشی فەلسەفە و تێژینەوە کولتوریەکان بەشداریمان کردووە لە چالاکی سەوزکردنی زانکۆیە پێویستە کەس لە ئاسی خۆیەوە هەست بۆ بە پرسیارەتی بکاکە لە سەرشانێتی بۆ باشە خزمەتکردنی ژینگە. سپاس بۆ وتەکانت. بەڵە خۆشەویستان وەکو ئەوی کە بینیتان ئەم پرۆژەی کە ئەمڕۆ لە ناو زانکۆی سلێمانیە بەڕێوە چوو یەکەم ڕۆژە بۆ ماوەی 10 ڕۆژ ئەم پرۆژەی بەردەوامی ئەبێت ئەمە هەندانێکی زۆر باشە بۆ ئەوی کە خوێنکاران زیاتر کاری خۆبەخشیان لە خۆشەویست بێت زیاتر ژینگەی ئەو شوێنی کە پەروەردەیان ئەکات زیاتر بە سەوزەی بهێڵێتەوە لەبەرەوەی ئەمە لە ناو سیاجی زانکۆی سلێمانیە با بڵێن ئەم پرۆژەی سەوزکردنە بەردەوامیە بێت بۆی جیا بکرێتەوە لە شوێنەکانی تر و هەوڵبین زیاتر ژینگەکەمان بە سەوزی و جوانیش بێڵینەوە و بە دەستی خوێنکارانیش ئەم کارە پێم وا بێ کارێکی کلتوری و جوانە بێت.